ئەباڵێت هێژە سلااو لە زاخۆیە دەلاو کوڕێت خابوورە تێکۆشەرە زاخۆیە ئەس گەلک کەی خۆشم کە ئەس دبێرێ لەگەڵ وام ئەمڕۆ بۆ سەرخستنا لیستە 162 لیستە شەهیدان لیستە مام جەلال خۆتزانن ئەف هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقیە بۆ نارنا تیمێکا بەهێزە بۆ پەرلەمانی عێراق تەنها لە پەرلەمانی عێراقە دخوازین پشتیوانیە هەرێما کوردستانێ بکەین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بچەسپێنین کە سوکاری سەربەرز و شەهیدان ئیمتیازێ خۆ وەربگرن کێشە موچە چارەسەر بکەن بۆیە لازمە هەمیمان پشتیوانی لیستە 162 بکەین لیستە شەهیدان لیستە یەکێتیان نیشتیمانی کوردستان بەڕێزان کوردستان خەتەرێکی گەورەی لەسەردایە ئەم خەتەرەش بەڕێخستنەوەی هاوسەنگی لە نێوان کوردستان و عێراقا چارەسەرەکرێت کێشە گەورەکانی کوردستان ئەمڕۆ لە بەغایە چارەسەرەکرێت بۆیە داواتان لێ یەکەم داوا لە ئێوەی تێکۆشەرەکەم پشتیوانی لیستی خۆتان بکەن پشتیوانی کاندیدەکانی خۆتان بکەن پشتیوانی یەکێتیەکەی خۆتان بکەن پشتیوانی ئەم کۆمیتە تێکۆشەرە بکەن بە سەرکەوتووی ناوی خۆتان دەنگی خۆتان تۆمارکەن لە داستانی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 12/5 لەسەر سندوقەکانی دەنگدان سەرکەوتنێکی مەزن بۆ هەرێمی کوردستان بۆ یەکێتی بۆ مام جەلال تۆمارکەن هەر شاد و سەربلند و سەرکەفتی بن